سەرباری بەپیتی خاچی کوردستان بۆ برەودان بە کوشتتوکاڵ و بەرهەم و بەربوومە خۆماڵیەکان کەچی بایەخنەدانی حکوومەتی هەرێم بە کەرتی کوشتتوکاڵ و تەمەشانەکردنی ئەم کەرتە وەکوو کۆڵەکە و بونچنەی ئابووری وای کردووە ئاسایشی خۆراک بەردەوام لە مەترسیدا بێت و نرخی کاڵا و شتومەچیش کە لە دەرەوە هاوردە دەکرێن هەردەم لە بەرزبوونەوەدا بێت. دوای بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا و سەرهەڵدانی شەڕی ڕووسە و ئوکرانیا لە جیهاندا بەگشتی مەترسی لەسەر ئاسایشی خۆراک دروست بووە، بەڵام بوونی پلان و ژێرخانێکی کوشتتوکاڵی بەهێز ئاسایشی خۆراکی وڵاتانی پاراستووە. ئێستا هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ عێراق خەریکن بۆ ساڵانی داهاتوو پلانێک دابنێن بۆ ڕێگریکردن لە مەترسی بۆ سەر ئاسایشی خۆراکی. مەترسیەک لەسەر ئاسایشی خۆراکی جیهانی هەیە، ئەمەش وا ئەکاتە کە هەرێمی کوردستان و عێراقیش بەشێک بێت لەو مەترسیانە. بەو پێیەی بەشێکی زۆر لە مابەتە خۆراکیەکان لە بابەتە خۆراکیەکان کە پەیوەستن بە ژیانی هاوڵاتیانەوە هاوردە ئەکرێت لە کۆمەڵی وڵاتی دیاری کراو. ئەمە ترسێک و دڵەڕاوکەیەک دروست دەکات لەلایەن هاوڵاتیانەوە، بەڵام خۆشبەختانە لەبەر ئەوەی سەبەتەی خۆراکی هەیە عێراق و هەرێمی کوردستانیش سەبەتەی خۆراکی بەسەر هاوڵاتیانە دروست ئەکەن. ئەمە ترسی دابینکردنی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستانە نییە، کێشە لە کواڵیتی ئەو خۆراکەیە کە دێتە ناو هەرێمی کوردستانەوە. هەنێ جار کواڵیتیەکەی لەو ئاستە نییە. لە عێراقا ستراتیژی ئاسایشی خۆراک ئەنووسرێتەوە. ئەم ستراتیژیە لە نێوان 2022 بۆ 2030 کە ئەبێت ینی هاوتا بێ هەماهەنگ بێت لەگەڵ تەنمیەی مستەدامەی نەتەوەیە گرتوەکان بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم ستراتیژیە بنووسین. شارەزایانی کوشتتوکاڵ و جوتیارانیش حکوومەت بە کەمتەرخەم دەزانن لەوەی کە بە شێوەیەکی بەردەوام و پلان بۆ داڕێژرا و پشتگیری جوتیاران ناکات لەگەڵبوونی خاکێکی بەپیتی وەکو کوردستان کە بۆ هەموو جۆرە بەرهەمێکی کوشتتوکاڵی گونجاوە، بەڵام ڕێژەیەکی زۆری بەرهەمە کوشتتوکاڵیەکان لە دەرەوە هاوردە دەکرێن. عێراقی فیدرال لەوانەیە با بڵێن بارانباری مشتیوای مەشاکلی وای زیاتری هەبی، بەڵام ئەوەی لای ئێمە هەیە لە هەرێمی کوردستان دەتوانین خۆراک دابینکەین بۆ کۆمەڵگا. لەوانەشە هەرمی کوردستان ئامادەی ئەوەی هەبێ یان تێیدا ببیندرێت کە ببتە سەبەتەیەکی خۆراک بۆ عێراقی فیدرال. وا نەما بڵین گۆڕانی کەشوهەوا دەبتە مەترسی، نا خۆمان ئێستا ڕوبەڕووی مەترسیەکە دەبینەوە. بۆیە لەوانەشە بڵین ئاسایشی خۆراک ئاسان نەبی دابینکرد. ئاسایش خۆراک نەبی ئێمە ناتوانین بەرەو ئاسایشی نەتەوە بچین، سەربەخۆی داوا بکەین. حکوومەت دەبی ئەوە جار ئاسایشی خۆراک دابین کە لەبەرەوەی ئێمە زۆر دەورەمەندی لە ڕووی خاک و ئاو نیشتیمە خاکەکەمان لە هەموو دنیا دەورەمەندترە بەرو بووە، بەڵام حکوومەت کەم تەرخەم بووە نەیتوانیە ئاسایشی خۆراک دابین کە وە بتوانی کەرتی کشتتوکاڵ بە پێش بووە و بەرهەمەکانی جوتیاران بە بازار بکە. قەسەرەکە حکوومەتە نەیتوانێ مەسەرەن دۆژینەوە لە کۆلێژی کوردستان بەرهەمبینی تۆڕبەی بکە بە بازار بکە تەکنەلۆجیای بینی یارمەتی جۆتیاران بدا هەتا یارمەتی وەزارەتی کشتتوکاڵیش نادالەوەی. بەپیتی خاک و گونجاوی کەشوهەوای کوردستان و زۆری دەستی کارتیدا هۆکاری لەبارن تاوەکو کوردستان لە بەرهەم و بەروبوومە جیاوازەکان خۆبژێوی کوشتتوکاڵی دابین کات، بەڵام گرنگی نەدانی حکوومەتی هەرێم و نەبوونی پلانێکی گشتگیر و تۆکما وای کردووە بەردەوام پشت بە وڵاتانی دراوسێ ببەستێت و ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان لە مەترسیدا بێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.